لە ڕاستیە ئەگەر ئێمە بمانەوێ ینی با بڵێن کەرتی کشت و کاڵ یا پرۆسەی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان لەسەر بار و دۆخی ژینگەیی و بوونی دەرامەتی ئاو و خاچی کشت و کاڵی با بڵێن هەڵسەنگێنین ئێمە لەو ڕۆ هیچ کەم و کورتێکمان نییە. ینی ئەگەر بڵێم دەیان ملیۆن دۆنمی کشت و کاڵیمان ئێمە هەیە لەم بۆم هەرێمی کوردستانە کە ئەمریکا ئازادکراوە لەژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە لە حدودی 51,000 کیلۆمەتر دووجایە ئێمە دەیان ملیۆن کیلۆمەتر دووجامان هەیە. سەرباری ئەوەش ینی چەندەها سەرچاوی ئاومان هەیە کە ئەم سەرچاوە ئاوانە ینی خۆی لە نزیکەی 30 میلیارد مەتر سێجا خۆی ئەبینێتەوە کە بەشی زۆری ینی 50 ئەمانە سەرچاوەکەی ناو هەرێمی کوردستان خۆیەتی. بەڵام ئەگەر بین ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان بۆچی کردی کوشت و کاڵ ینی وەکو پێویست نەکەوتوتە سەرخۆی ناوچەی ئێمە لەو ناوچانەیە کە پۆلێن کراوە بەوەی کە ناساوە بەوەی کە دەرامەتێک و سامانێک کشت و کاڵی دوایە سامانێکی ڕووەکی فلۆرای تایبەت بەخۆی هەیە. هەروەکو بەڵگەش بۆ قسەکانم ینی وا باوەڕ ئەکرێت کە دۆزینەوەی هەندێ باڵێن دەخڵ و دان و لەوانش گەنم ینی لە هەرێمی کوردستان ینی ناسراوە لە هەرێمی کوردستان ناسراوە لە ناوچەی چەرمۆ ینی پێش 10,000 بۆ 16,000 ساڵ بەر لە ئێستا لە دەوروبەری شەمچەماڵ کە چەند جۆرێک لە بابلێن دانەوێڵە هەبوو کە دانەوێڵە بێژێک لە بابلێن ئەو ڕووەکانە ئەژمار ئەکرێت کە ئاسایشی خۆراکی وڵاتێک دابینەکە. کەواتە ئێمە بەڵێ کەواتە ئێمە نە لە ڕووی خاچی کشت و کاڵی نە لە ڕووی بابلێن ئاو کە ئەمە دوو بابلێن سەرچاوە و سامانی گرنگن بۆ بەرهەمێنانی کشت و کاڵ ئێمە کەم و کورتیمان نییە کەم و کورتیمان نییە. بەڵام کۆمەڵی کێشەی گەورە لە بەردەم واقعەکەمان هەیە کە هەندێکیان لە ئیرادەی ئێمە نییە بۆی کۆنتترۆلی کەین و بەلاوی بنێن و هەندێکیان لە ئیرادەی خۆمانە. کێشەکان تۆ ئەگەر ئێمە سەیری واقعی هەرێمی کوردستانکەین و بە ئێستاشەوە هەرێمی کوردستان وڵاتانی دراوسێمان هەمیشە لە پلان ڕێژیا بوون کە ناوچە کشت و کاڵەکانی ئێمە وێرانکەن. ئەمە ڕاستیەکە هەمیشە لە پلاندانانە بوون بۆی کە بەرهەمی کشت و کاڵی لەم واقعە نەکەوێتە سەر پێی خۆی. هەمیشە لەو هەوڵ و کۆشا بوون کە با بڵێن جوتیار یا وەرزێر لە خاکەکەی دابڕن بەوەی کۆچی پێ بکەن. ئەبینی تۆ مەسەلا چیمیا باران کرا پرۆسەی ئەنفال کرا وە چەنەها دێوێران کرا ئەنجا ئەمانە هەمووی هۆکاری و حتا ئێستا چەندەها ناوچەمان هەیە کە مین ڕێژ کراوە هەمووی زەوی کشت و کاڵیە و چەندەها ناوچەمان هەیە لەژێر با بڵێن لوتف و ڕەحمەتی تۆپبارانی وڵاتی تورکیا و ئێرانایە کە هەمووی ناوچەی بەپیت و ناوچەی کشت و کاڵیە. ئەنجا سەرباری ئەوەش خۆمان ینی با بڵێن کۆچڕەویەکی گەورە ینی لە واقعی کشت و کاڵیمان ڕوویاوە ینی بەشێکی زۆر لە جوتیارمان ئێمە بەداخەوەڵم حکوومەتی هەرێمی کوردستان لێرە هاندەر بوو کە با بڵێن جوتیاری لە زەویەکەی دابڕی بەوەی کە جوتیاری کرد بە دامەزانی بۆ کردی بە پێشمەرگە کردی بە کارگوزارێک و بەرنمەیەکی شەبوو لە ساڵی 96 کە بەرنمەی نەوت بەرامبەر خۆراک بەرامبەر نەوت بەرامبەر خۆراک ئەمەش هۆکارێکی سەرەکی بوو بۆ دابڕانی با بڵێن فلیجبوونی کەرتی کشت و کاڵ.